حالت که داخل بو روزی شەمەی ڕابردوو بوو حاڵەتێک بوو لە داقوقەوە داخلی مستشفای داقوق و بدایەت لەوێ ڕەوانەی خەستەخانەی کەرکووکیان کرد ئەو حاڵەتە بەداخەوە خلال چەند ڕۆژێک گیانی لە دەستدا ئێمە کارمەندەکەمان کە ئەو نەخۆشەی عیلاج کرد بەرکەوتنی هەبوو لەگەڵ ئەو نەخۆشە بەداخەوە ڤایرۆسەکەی هەڵگرت و دوایەمین جارش گیانی لە دەستدا. ئەمە ڕێنمایەکەمان بۆ خەڵکیەوەیە بەرکەوتن لەگەڵ ئاژەڵە ئەو گۆشتێکی وا ئەکردن ئەبێ لە شوێنێکی تەندروست و پاک بیکردن. بەرکەوتن لەگەڵ ئاژەڵە خاصن ئەو مێرووە ئەو گەنەیە ئەگەر لەو شوێنانێکەوە هەیە ئەگەر ئینسان پێوە بدات احتیمال لە ئاژەڵەکەەوە بیگوازێتەوە بۆ ئینسان و تووشی نەخۆشەکەی کە. ئێمە ناتوانین بڵێن کۆنتترۆل یان کۆنتترۆل نیە چونکە لای ئەوەی بەشی ئێمەیە کە ئێمە هەموو ئەرکەی لەسەر شانمانەیە هەمووی ئەتوانین بیکەین ئێمە ئەرکمانەوەیە نەخۆشەکان ئەو نەخۆشانەکەەوە تووشە بن پێشوازیان لێ بکەین و شوێنی جیاببوونەوەیان بۆ دابینکەین دەرمانیان بۆ دابینکەین ئەمە ئەرکی ئێمەیە ئەمە بەمەرکە تا ئێستاکە هیچ کەم و کوڕێکی تیانە بەڵام لە بەیتەڕەیە خۆی بڵێ چارەسەرەکە لە بەیتەڕەیە تا کە نێلێ لە ناو ئاژەڵەکانە بڵاو بێتەوە تا ئێستاکە ئێمە نازانین بەیتەڕە توان لە خۆیان بپرسن بزانێتەوە چ ئیجراعاتێکیان وەرگرتووە.